بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سڵاو و ڕەحمەتی خۆی گەورەتان لەبێت بینەرە عزیز و خۆشەویستەکانی بەرنامەی نیهانی قورئان. خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێدا بە خزمەتیەوەی بەڕێز و ئازیز ئەگەینەوە. ئازیزان، لەگەڵ جەنابی مامۆستا دلێر گەرمیانی لە دوو ئەڵقەی ڕابردووی بەرنامەکەتان، بەرنامەی نیهانی قورئان، باسی کەلیمەی تەوحیدمان کرد، لا ئیلاهە ئیلا الله، و مانا و واتای ئەم کەلیمەیە. دواتر هاتینە سەر مەرج و شەرت و هەندێک باس و خواست و گفتوگۆیەکی کراوەی باشمان کرد لە میانەی دوو ئەڵقەی ڕابردووی نیهانی قورئان. ئێستا ماوەتەوە سەر ئەڵقەی سێهەم و کۆتایی دەربارەی تەواوکاری قسەکردن و گفتوگۆکردن لەسەر ئەم کەلیمەی تەوحید با بڵین. ئەویش خۆی دەبینێتەوە لە ئەوەی کە دەیخوازێ مقتەضەیات کەلیمەت التەوحید لەگەڵ النەواقض، لەگەڵ المەوانع، لەگەڵ هەر گفتوگۆ و پرسیارێکی ترکە پێویست بکە لەسەری ڕابوەستین و وەڵامی هەر پرسیارێک بدەینەوە. جا لەگەڵمان بن بۆ تەواوکاری باس و خواسی ئەم بابەتە گرنگە لە ژیانی دینداریمانە. لە مەڵقەیە ئینشاءڵڵا گفتوگۆی لێ یەکەین. بە گەرمی سەرەتایی بەرنامە بە خێراتنی جەنابی مامۆستا دلێر گەرمیانی یەکەین. یاخوا بەخێر بێن جەنابی مامۆستا. خۆتان ڕازی مامۆستاگیان، خۆی گەورە پاداشی خۆتان بدات و یا ڕەبی. خۆی گەورە پاداشتی ئێوەش باتەوە ئینشاءڵڵا. ماندوو بوون لەگەڵ ئامادەکاری ئەم بەرنامەیە. وەڵڵاهی خوا بکەم خوا وەری بگرێ، ماندوو بوون ئەگەر خوای گەورە فەزڵمان لەگەڵاکە، ئەگەر ڕێگە ڕاستەمان کاتە سەر ڕێگا ڕاستەکە ئیخلاسمان پێ بەخشێ لەو ڕێگا ماندوومان کات. بابەتەکە بابەتێکی گرنگە لە دینداری مرۆڤ، وایە مامۆستا؟ وەڵڵاهی لەوە گرنگتر من لە ژیانە نابینم، چونکە ئەم پێغەمبەران خوای پەروەردگار عەزە وەجەل بۆ ڕەوانەی کردوون. یعنی تەماشاکە خوای پەروەردگار هەموو شتێکی بۆ ئینسان خوڵقاندووە و ئینسانیشی بۆ عیبادەتی خۆی خەڵقاندووە، کە ماناکەی لە لا ئیلاهە ئیللا کۆتایی پێ دێت. سەد حەیف جاری وایە ئینسان مەشغوڵە بەو شتەوە کە خوای گەورە بۆ تۆ بۆ خزمەتی تۆ خەڵقی کردووە، تۆیشی بۆ تەوحید خەڵق کردووە، بۆ لا ئیلاهە ئیللا ئەوە ئەگرێتە خۆی. زۆر باشە، ئینشاءڵڵا موفق بی لە باس و خواستەکەمانە. بە گەرمی و خێراتنی میوانە بە ڕێزەکانیشمانەکەین. یاخوا بەخێر بێن، ئێوەمان ئەزیێتدا زمانی ڕۆژ و خوارێتان وەرگرێ ئینشاءڵڵا. خوا بەخێر بێن. جەنابی مامۆستا، ئەگەر شتێک نەبێ وەکو بیرخستنەوە لە پێشەکییا باسی کەی، با بینە سەر ئەوەی کە لا ئیلاهە ئیلا الله چیمان لێ دەخوازێ. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله ومن والاه، أما بعد. هر وەکو عرفی خۆ هەمووی صاحب ماڵی ئەم برانێکی خوا بەخێر بێن و خۆی گەورە پاداشتی و برانێ پشتی کامێرەکەش داتەوە. ئەگینا ئەسڵی ئەوەی تۆ کافی بوو، خۆی گەورە پاداشتی لە کۆتایی ئاسپاسیان وەڵا چون کەسێ بەرنامەیتر لە ناوەڕاست و لە کۆتاییش لەو شێر باسییان بکەمن، پاداشیان داتە زۆر ماندوون. مامۆستا بازگیان سەبارەت بۆی کە ئێمە باسی مەرجەکانی لا ئیلاهە ئیلا الله و وتمان کلیلی باشتە و کلیلیش بەبێ دان بە هیچ دەرگایەک ناکاتۆ. ئەنجا ئەم لا ئیلاهە ئیلا الله کۆمەڵە حەقی لەسەر ئەو کەسایە کە ئەیڵێت، کۆمەڵێ متطلباتی مقتضیاتی هەیە. یەکێک لەوانە کە عولەما فەرموون پێنکەن ئینسان خاڵی یەکەم وتان ئینسان بەریء بێت، تەبەڕە بکە لە شرک بە هەموو نەوعەکانیوە، بە هەموو شێوازەکانیوە. ئێمە پێغەمبەران لە لوتکەی ئەخلاقا بوون، سەڵات و سەلامی خوایان لەسەر بێت، و لە پاش حەقی خوای پەروەردگار حەقی دایک و باوکە. ئەگەر بێ باوەڕش بوونەبێ بە جوانی تەعاملیان لەگەڵا بکەی، بەڵام لە کوفر و شرکت تەبەڕایان لێکەی. لە کۆسە تەماشاکە خوای پەروەردگار نمونەی پێغەمبەر ئیبراهیم کە خەلیلی خوای پەروەردگارە، کە کۆتە پلەی خۆشەویستیە کە دوان لە پێغەمبەران خەلیلی خوان، پێغەمبەر صلی الله علیه و محەممەد و پێغەمبەر ئیبراهیم. خوای پەروەردگار باسی تەبەڕاکردنی ئیبراهیممان بۆ ئەکات، بۆ چونکە دینی هەموو پێغەمبەران پێوتراوە ئیسلام، بەڵام ئێستا دوای دابەزینی وحی بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ئەڵێن ئیسلام تایبەتە بە ئین الدین عند الله الئیسلام، ئەم شریعەتە تازەی کە خوای پەروەردگار آخر شریعەت آخر بەرنامە ناردوێتی. لە خوای پەروەردگار کە لە سورەتی زوخرف ئاەتی 26 فەرمێت وإذ قال إبراهيم لأبيه وقومه، لەکێ لە باوک و قەومەکەی. بۆی ئەم ئاوە لەسەر ئێوەسم یاری وایە من بەرنامەی پێشوی شیشارەتمان پێکرد، خەڵکی وایە تۆ کاکەگیان
مسلمانیت شوێنکەوتوی قورئانی شوێنکەوتوی پێغەمبەر ئیبراهیم پێغەمبەرانی ئیتر تەواو کاکە یەک و یەک سێەکە کورد بیڵێ و عەرەبی بڵێ تورک بیڵێ هەر هەڵەیە کابوو کوفریش لەوە گەورەتە یەرحەموک الله کابوو خوای پەروەردگار بوو ئەمەمان بۆ باسەکە لەبەرەوە بیری لێ بکەین و بیری ئەو کاتە بکەین و بیهێنە خەڵق ئیقتدا بە ئیبراهیمەوە بکەین إنني براء مما تعبدون إلا الذي فطرني فإنه سيهدين يعني بیر لەوە بکەنەوە کە ئیبراهیم بە باوک و گەلەکەی وت بێگومان من بەریم لەوەی ئێوە دەیپەرستن ئەمە یەکێکە لەوانەیە کە لا ئیلاها ئیللا داوایە کات ئیتر کەسێک بێتەوە بڵێ کاکی گیان وەڵاهی لە هەر قەومێکی تر کەسێک هەموو تەمەنی خزمەتی خەڵکی بێ و ئەخلاقی لێ بۆشێتەوە مسلمانێکی باش بێ هەر لەبەر ئەوەی لە خۆت نییە چاوت نێبینێ کە لە ئەوەی لای خۆیشت کە هاوار بکاتە غێرە خوای پەروەردگار و بەرنامەی ژیانی بێ باوەڕ بێ ملحد بێت گاڵتەکردن بەخوا و بە پێغەمبەران و بە کتابی خوای پەروەردگار کاو تو هەر بڵێ کاکە لە خۆم دێ قورئانە فەرمیێ ئیبراهیم تەبەڕای لە باوکی کردو چاوی لێ بکەن قەومەکەی بێ باوەڕ بوو چای پێغەمبەر صلی الله عليه وسلم صاحبی ئەو ئەخلاقە بەرزە بوو لە ناو عەرەبە چەند خۆشیانەویست بەڵام ئەبوو لەهەب مامێتی دژایەتیە کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مەکە چەند پیرۆزە لەبەرچی لەبەرەوەی نانیڵا خواپەرستی تیا بکات بەجێ هێش ئینەکی لە ئەحەب ئەرضی الله إلەیە وەڵڵاهی مەکە تۆ لە هەموو عەرزێکی خوا لای دڵی من خۆشەویستتری لەولا ئەنە قەومێکی ئەخرەجوونی ئەگەر من دەرناش مەگەر قەومەکات من دەرنەکەن لەکاو بووی مەسئلەی هاوڵدانیان مەسئلەی شەریک بڕیاردار بۆ خوای پەروەردگار گەورەترین تاوانە ئەوەی بڵێ لا ئیلاها ئیللا بێ یەکەم شت لەم تاوانە ڕزگاری بێت کە خوای پەروەردگاریش عەزە وەجەل فەرمێ إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك خوای پەروەردگار عەزە وەجەل چەند ڕەحمی خوای گەورە سنووری نییە چەند ڕەحمی فراوانە بینی کەسێک لەولاوە کە 100 نەفەری کوشتووە 99 کوشتووە گەڕا بە دوای ڕەحمی خوایە گەڕا سەدەمیش کەوتی خوای گەورە لێت خۆش نابێ ئەویشی کوشت خوای گەورە کاتێ ئەو زانا پێی وت ڕەحمی خوای گەورە فراوانە ئەو ئەم قەومە خراپە بەجێ بێڵە و ئەم عەرزە بەجێ بێڵە کە لە ڕێگە وەفاتی کرد خوا عەفوی کرد تەنانەت مەلایکەی عەذاب پێڵێ إنه لم يعمل خيرا قط ئەمە هیچ خێرێکی نەکردووە کابوو لێرە لەم یعمل بەڵام خۆ ئەسڵ ئیمانی تایە تۆبەیەکی ڕاستی کردووە گەڕاوەتە دواوە ئەوەی ڕەحمی خوای گەورە بەڵام ئەو ڕەحمە فراوانە إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك لمن يشاء بەڕاستی خوای گەورە خۆش نابێت گەر هاوبەشی وە دابمرێت ئەوە بەڵێ مۆساییە لەسەر ئەو خاڵە یەک پرسیار بکەم ئێستا شێوازی تەبەڕاکردنەکە لەنێو ئەم دنیا تازەیە کە پڕ لە نوێگەری توزانم کە دنیاکی چڕ و ئەوەمان هەیە سنوورەکان جۆرێکی ترن دەسەڵاتەکان جۆرێکی ترن خێزانەکان حیزب و حیزب گەرایی و ئەو بابەتانە پەیدا بوون تەبەڕاکە ئەبێت جۆرێک بێگە من ویستم بۆ نمونە بیکەم لە گروپێک لە خێزانێک توزانم ئەگەر هەر لەگەڵم نەهاتن من کۆمەڵی حەق و حقوقی ڕۆمن سەری ئەو بەڵگەی کە باسی گەورەی ئەمینە بکەم ئەگەن نمونەیەکی بەسیتت بۆ بێنمەوە کە ئینسانەگە لە دایک و باوکێکی شابوو خوای گەورە هەموو لایەکمان بپارێزێت براکەی مولحد بوو مشرک بوو نە ئەم لە میراتی ئەوە با نە ئەو لە میراتی ئەوە بات ڕوونە قسەکەم کاو بکە فەرمێکی لا يرث المسلم الكافر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمە پەیوەندی ئیمانیەکە بەهێزترە إنما المؤمنون إخوة لە هەر شوێنە ئێشێکی پێ بگا وەکو یەک لاشەیە ئیمانداران ئەمما خۆتۆ تەعامل مسلمان لە معاملەکردن لەگەڵ هەموو کەسێ معاملەی جوانە دووشتی جیاوازە ئەم بابەتە کە تۆ جاری وایە کابرا دراوسێتەوە بێ باوەڕیشەکە من کە باسەکەم ئەوە نییە بڵێن کاکە وڵا لە لای وڵاتی خۆمان نییە خەڵکی وای هەر بە فەخر و فەخری پێوەکا و گاڵتەی لێ دێکا کە سەرکردەکەی خۆیڵێ ئەمە ئیلاهیشە من ناڵێم ئەمە ڕەسوولیشە کابوو تۆ لێرە هەیە بڵێم بەڵام کەسێک گریمان کەسێک بێ باوەڕیش بوو هێن بوو لەگەڵ تا کافری محارب نەبێ ئەوی کیان ئینسان بەو ئەخلاقە جوانە معاملەی لەگەڵا کە پێغەمبەران کردویانە بەڵام تەبەڕا لە فکرەکەی لە دینەکەی لەوەی ئەیپەرستن لەو بەرنامەی کە یەکسان ئەزانێ بە بەرنامەی خوا لە بەرنامەی خوای گەورە بە باشتری ئەزانێ لە ژیانی ڕۆژانە هەر ئێسەوەی کە تۆم بەرنامە دانیاوە ئەوە تەبەڕاکردنێکە لە هەر کەسێ کە غیرە خوا بپەرسێت هەر کەسێ ئەستەغفر الله ئیستیزا بە پێغەمبەر بکات صلی الله عليه وسلم هەر کەسێ وا بزانێ بەرنامە و شریعەتێکەیە یەکسانە یان باشترە لە دینی خوا یا بڵێ کاکە وەڵای ئەم قورئانە پێش 1000 سال بوو ئەم عەسرە ناشێت
کاوە تۆ لێم دەخڵی کاکە من خوای پەروەردگار عەزە وەجەل من تەبەڕاکەم لە هەر کەسێکە یەک کەلیمە لە قورئانەکەی تۆ ئەزانێ کەلامی تۆیە، یەک سونەت لە سونەتەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەزانێ سونەتی پێغەمبەرە و گاڵتەی پێ ئەکات، لە دین پێی دەرئەچێت کەسێکە وا بێت. کە بەرەوەی بەڕاستی مەسئلەی شرک خوای پەروەردگار عەزە وەجەل کە لەسەر زبانی وەسیەتەکانی پێغەمبەر لوقمان بۆمان باسەکات ئەفەرمێت یا بونەیە لا تشرک بالله. ئەمە خۆ هەر ئەوە خۆی مەدرسەیەکە بۆ ئێمە دایک و باوکەکان ئاگامان لە مناڵەکانمان بێت. ئەمە خۆڵە دایک کاکای لە خۆی باوک کاکای لە مناڵەکەی نەبێت کاتێک زانیت وڵا کچەکەی سەر خۆی هەڵگرت وەڵا ڕۆژ ئیتر کرد لەناو کوردەواری خۆمانە شت بگاتە ئەوە نییە پرس لە باوکت دایکت برات کە ئەم مەسەلانە لە کوردەواری زۆر عیبە لە عەشرەتت قامەیە کابوو بۆ قورئان وەسیەتەکەی لوقمانمان بۆ تۆمارەکە چاوی لێ بکەین یەکەم ئینە الشرکە لەظولم عەظیم. بەڕاستی هاوڵ دانان بۆ خوای پەروەردگار ستەمێکی هێجگار گەورەیە و ئەو پیا پرسیارەشیان کرد لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەی الذەنب ئەعظەم چی تاوانی زۆر گەورەیە فەرمی ئەن تەجعل لله ندا وهو خلقك. هاوڵێ بۆ خوای گەورە بڕیار بدەیت لە کاتێکە کە خوای گەورە ئێوەی خەلق کردووە. اینجا خەڵکی شتەپەرستێت یان بەرنامەیەکە شوێنی ئەکەوی دوو حاڵەتێ بۆ تا بەرژەوەندیەک بۆ خۆت بۆ خێزانەکەت بۆ میلەتەکەت بەدەست بێنیت وەک شتێک ئەپەرسی غەیرە خوای پەروەردگار بۆ ئەوە نییە کە خوای گەورە فەرمی ئین الذین تدعون من دون الله عباد امثالکم. یحیم خوای پەروەردگار تۆی دروست کردو بۆ غەیرە خوای گەورە سەجدە نەبەی. پێغەمبەر صلی الله علیه و سلم قبولی نەکردە بۆ کەس، قبولی نەکردە بڵێ ما شاء الله وشئت. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خوای گەورە ئەفەرمێ بەڕاستی ئەوانەی کە ئێوە هاوار و داوایان لێ دەکەن تدعون یعنی تعبدون ێ باشە دواتر شێوی خوێنی بڵام ێ باشە لە مامۆستا ئاخر ئەمە نایپەرستی ئەخر برا عیبادەت چییە؟ عیبادەت داواکردنی قازانجێک زەرەرێک لێ دوور خاتوو. إن الذين تدعون من دون الله عباد أمثالكم. ئەویش هەر وەکو تۆ چییە چەند بەندەیەکن فادعوهم فليستجيبوا لكم إن كنتم صادقين. ئەدی داوایان لێ بکەن ئەگەر ڕاستەکەن با وەڵامتان بدەنەوە. ڕوونەوە مەسەڵەن کەوا لێرە مەسەلە والذين تدعون من دون الله ما يملكون من قطمير. قطمير معناه چییە؟ بزمانەکە قطمير یعنی توێکڵە سپیەکەی ناو خورما ئەوە ئین دانە خورما کە دەری ئەەکەی پەردەیەکی سپیتایە کە ئەفەرمێ ئەوانەی ئێوە هاواریان لێ دەکەن بێژگە لە خوا باشە فەرمیە من دونیهی پرسیارێک لێوە من دونی یعنی جگە لە خوا جگە لە خوا کە تۆ بتەوێ قازانج و زەرەرت پێ بگەێنێ هیچ کە جگە لە تاو جگە لە خوا بۆت نییە داوا لە غەیرە خوای پەروەردگار بکەی عەزە وەجەل. و بەتایبەتی ئەو کەسانەی کە قەبرە پەرستن بتە پەرستن دینە پەرستن إن تدعوهم لا يسمعوا دعاءكم ولو سمعوا ما استجابوا لكم ويوم القيامة يكفرون بشرككم. وڕۆژی قیامەتی شەمنە دوژمنی ئەو کەسانە. بەڕاستی مەبەستمەوە بوو ئەمە بابەتێکە خوای گەورە پاداشتان داتۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هەموو شتێ ئومەتی لێ وریا کردێتەوە. وەڵڵاهی من مامۆستا عەباس هەندێک جارێ ئینسان خەفەتە خوات ئێستا من کە ئەوە لێرە دانیشتوم ئەم باسە ئەەکەم خوا پەنامام داوان نەبین دوو بەیانیرەوە ئەچێت مزگەوتێ بکەمەوە و خێرخوازان پارەی بۆ کۆکەنەوە لەوە چێ شەڕە مزگەوتی پێ بکەم کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە نیشانەکانی قیامەت ێزانی ئەم دینە هاتووە جێبەجێ بکرێت. ئیمامی عومەر کە مزگەوتیان تازە کردووە فەرمووی بۆیەی مەکەن ئەوە دیندارێکە لەوێ بوو جێبەجێکردنەکەی کە یەکسەر جێبەجێیان ئەکرد. بەڵام ئەبینی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مەبەسم لەم قسە چی بوو ئەفەرمی اللهم لا تجعل قبري وثنا يعبد. خوایە قبرەکەم وا لێ مەکەن بپەرستی. ئێستا کەسێک بڵێ وەڵا کاکە شرک نەماوە کاکە بڕۆ ئەگەڕێی جاری وایە بە دەور قبرەکانە خەڵکی لە وڵاتانەوە بۆ زیارەتی قبرەکان کە سێ مزگەوت نەبێ سێ مزگەوت ئەڵێم ها قبریش ناڵێم. پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لێرەوە ڕۆی بۆ مەدینە بە نیەتی مزگەوتەکەیوە اینجا پاشان تۆ ڕۆیشی زیارەتی قبرەکەی مەدینەتی مزگەوتەکەی بۆ تێ خۆت کۆکەی تۆ بڕۆی کە مەسجد الحرامە لەگەڵ مەسجد النەبەوی لەگەڵ بەیت المەقدس. کەوا بوو پێغەمبەری خوا وای فەرمووە بێ حکمت نییە کە ئومەتەکەی لێ ئاگادارەکاتۆ هین ئەفەرمیە و مسەلەمە ئەفەرمیە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی کەنیسەیەکم کردنی پێغەمبەری خوا لە کەنیسەیەک لە حەبەشە لە عەرزی حەبەشە بینیم ڕەسم شتی تیا بوو وانە فيها من الصور پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەماشاکەن
أولئك قوم إذا مات فيهم العبد الصالح أو الرجل الصالح. وجاري وهي پیاوە ساڵحەکە بەندە باشەکە خۆی تەبەڕاکە هەموو تەمەنی بۆ سەرف کردووە چاکیەکەی ئەو کەسێکە چونکە خۆی ناڕازی بووە گوناهی ناگات ئەوانە قومێکن أولئك قوم إذا مات فيهم العبد الصالح أو الرجل الصالح بنوا على قبره مسجدا مزگەوت لەسەر قبرەکەی دروستەکەن وصوروا فيه تلك الصور خۆ ئەسڵەن هەر لە ڕەسمی شەرک دروست بوو کاتی پیاوچاکان دوای تەوەفانی نوح کە هاتن کاکە با لە بیرمان نەچێ ئەم پیاوچاکانەمان کە مردوون ئالەوە وردە خەڵک لە تەوحید دوور کەوتو تیان کاکەمانە پیاوچاکن بەی ئەوەی کێکە لە نەواقع دوای باسیەکەین ئەمانەکەن بە واسە بینی خۆمان و خوا ئێمە پیسی نەمە چین داوە لە خوا بکەن ڕاستەوە خۆ کەوا بوو لێرە ڕەسوڵ الله چییە فەرمێ بەو کەسانەی وا ئەکەن أولئك شرار الخلق عند الله خراپترین خەڵک لە لای خوای گەورە بۆ فەرمێ لعنة الله على اليهود والنصارى اتخذوا قبور أنبيائهم مساجد نفرینی خوا لە یەهود و نەسارا کە قبری پێغەمبەرانیان گێڕاوە بەشی پێغەمبەرەکانی خۆیان بگێڕاویانە بۆی کە بیکەن بە مزگەوت بۆیە بەڕاستی مامۆستا بە شێریەک بدەین بە خەڵک با بڵێن سەردانیکردنی قەبرستان ئەگەر بنیەتێکی دیکەوە بێ ئەگەر ئەهلی خۆت بێت و زانم هەرچێتە نێو ئەم بابەوە یا چۆنە هەبستم بۆەوەی کە خەڵک دوای بەرنامەکەمان بۆ زیادەکەی ئەخوارە ڕازیەوە سەحبازگار مامۆستایان ئەو پرسیارانە ئێمە الحەمدولایە کە باسێکی هیرمان هەڵبژاردە تا بڵێین یان باسەکە خۆی علمیە و باسەکە ئاستەکەشی لە ڕووی علم و ئەڵێم نەکەستە خورا و خەڵکێک کە گوێ لێ ماگرێ لەەوە چێ خوێنەواری نەبێ هەزاری وەکو من بێنی بەس خوازانە لای خواکی خۆشەویستان بەڵام لەو ڕۆکەم بەستم کە ئەو باسی کە ئەو برایە خوشکەکەم باسە بیسێ زانێ ئێمە ئەسڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ كنت نهيتكم عن زيارة القبور ألا فزوروها بۆ لە بیدایەت و خەڵکەکە تازە گەڕابوونە دواوە لە شرک کە ئەو بتپەرستی و قەبرپەرستیە مابوو لەو قۆناغە پاراستنی تا لە دین تێگەشتن پێغەمبەر فەرمی ئێستا زیارەتی بکەن قیامەتان مردنتان بیرە خاتەوە زیارەتی قەبر یەکێکە لە هۆکارەکانی زیندووکردنەوەی دڵ کێ ئەیەوێت لە قۆناغی دڵڕەقی ڕزگاری بێت یەکێ لە هۆکارە گەورەکانی بریتە لە بیرکردنەوە لە مردن و زیارەتی قبر کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەردەوام لە زیارەتی بەقیع نەوەساوە ئەنجا مامۆستایان کە لە نمونونەکانی شرک کە من ئیشارەتی پێ بکەم لە نمونونەکانی شرک کە خەڵک ئەمڕۆ سادە تەماشای ئەکات غوربەتی دینی خوای پەروەردگارە عەزە وەجەل کە یەکێک لەو شتانەی کە ئەڵێ لا ئیلاهە ئیلا الله پێویستە لە ئەمڕۆ لە لا ئیلاهە ئیلا الله دەست پێ بکەین وەکو ئیبن عەقیلە فەرمیە کاتێ بینتان مزگەوتەن ئیزدیحام بوو وە خەڵک دەنگیان بەرزە کردووە بە لەبەیک اللهم لەبەیک لە حەج و لە عومرە دڵتان پێ خۆش نەبێ تاوەکو بەراوتی عەقیدەکەیان بکەن بزانم لەگەڵ نەیارانی ئیسلامە چەند یەک ئەگرێت بۆ ئەمڕۆ ئەم لا ئیلاهە ئیلا الله بەگشتی وەری نەگری چییە وای کردووە کە ئینسان جوزێکی وەرئەگرێ جوزێکی وەرناگرێ ئەمە لە زەمەنی بەنی ئیسرائیلیشە هەبووە ئەفەتؤمنون ببعض الكتاب وتكفرون ببعض فما جزاء ما يفعل ذلك منكم إلا خزي يعني للدنيا خزياني ولا آخرة عذابك سخت أما سبارت بشي بو سياشتي خواهي قبرا لي قدغا كردبون كيك نكوجن بني إسرائيل ويك لمالي يقدر نكن وأجر ديليان هبو فدي بدن آزادي بكن تنا أوي سيميان جيبا جيكر خواهي قبرا فرمي إيوة آواكن فتؤمنون ببعض الكتاب إسلام أونية بلا من كاكا والله أم بشي ولا قرم من رجوع قرم نيجا كم بلان والله من إسلام دولة جاءك أبو إسلام للسياسة جاءك أبو خوا ليكي جانا كردتو بو دنيا وقيامتيش مان وايا كي مسر كردكان مان وامام والله تعالى بكان اويك خوي بمسلمان ازاني لقيامته عذر شي اخوي غير برنامجي ناردته حكمي بيناكي خوي پروردگار هاوار كردنا غير خوي لقل حكم داني لسورتي كافه جانا كردتو اما خالقي جرنگه كيما بتوانين كبيجين كتماشاك خوي پروردگار عز وجل كافرمي زانان امام الشنقيطي تفسير فرمي فالاشراك بالله في حكمه كالاشراك به في عبادته هاوڵدانان بەوەی کە لە قەبرێ بپارڕێیتۆ وە کەسێکیش بێت یاسایەکی تر بێنە یەکسانی دانێ و بە باشتری دانێ ئەوەی خوا پشتگوێ بخات هیچ فەرقی نییە لە شەریکدان بۆ خوای پەروەردگار ئەم قسە قورسە وایە دەی بەڵام بڕۆن تەماشاکەن لە ئاەتی 110 کە سورەتی کەهف پێم وایە تەسەلسولەکەی 18 لە قورئانی پیرۆزە 18مین سورەتە خوای گەورە فەرمیێ ولا يشرك بعبادة ربه أحدا ولا يشرك
کە ئەم ڕیوایەتەکە فەرمێ وەلا یوشریک یانیش یعنیم وەخوای پەروەردگار لە پەرستنی پەروەردگاردا کەس ناکا بە هاوبەش ڕوونە براکەم عفوان کەس نەکات ئەمە پێوتێ چۆن فەرمێ لا یەغتەب بعضوکم لا ناهیە هاتۆ بۆ غائب کەس نەکات ولا یوشریک بعیبادەتی ڕەبیه ئەحەدا لە چییە؟ لە پەرستن کەس نەکات باشە لە ڕیوایەتی ئیبن عامریشا فەرمێ چی ولا تشرك في حكمه بخطابك لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە زانانی تەفسیرە فەرمێ کاتێک خطاب لەگەڵ پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم بەڵام چییە بۆ وریاکردنەوەی ئومەتە لەم خەتەرە لەم ناڕەحەتیە کە خوای پەروەردگار عز وجل کە فەرمی ولن ترضى عنك اليهود ولا النصارى حتى تتبع ملتهم کۆتایەتەکە فەرمی چی فإن فعلت پێغەمبەری خوا نایکا صلی الله عليه وسلم کەوا علەما فەرمون خطابە لەگەڵ رسول الله صلی الله عليه وسلم ئەمە ئەگەر تۆیش بیکەی ئین لە زبانی عەربی بۆ شتێکە کە ڕوو نادات ئیذا بۆ شتێکە کە ڕوو ئەدات لێرە کەوا بوو خوای گەورە گەر بە پێغەمبەر فەرمێ ولا تشرك في حكمه ئەی محەممەد لە حکمە لە یاسادانانە لەگەڵ خوای هاوبەش دامەنێ بەڵام لە ڕیوایەتی حەفسەیەمەی خوێنین ولا يشرك في حكمه أحدا ولا يشرك یانی خوا خۆی لە حکم دانانە ئەمە ئیشی خوایە حەڵاڵ و حرام چۆن عیبادەت تایبەتە بە خواوە حەڵاڵ و حرام و یاسا تایبەتە بە خواوە وانە ئەنی الحکم إلا لله کابوو لێرە کابوو ئەمە بابەتێکێکی ترە لەو شتانەی کە لا إله إلا الله داوای ئەکات حەڵاڵ ئەوەیە خوا حەڵاڵی کرد بێ عەقیدەت وابێ حرام ئەوەیە خوای گەورە حرامی کردووە هەر لەوانەی کە خاڵێکی کە لە مقتضیاتی لا إله إلا الله محبة الله تعالى يعني کەسێ بڵێ لا إله إلا الله خوای پەروەردگاری خۆش نەبێت کە ئەم خاڵی کە باسیەکەین محبة الله تعالى وطاعته قل إن كنتم تحبون الله هەموو دەڵێ من خوام خۆشەوێ جا خەڵک جاری وایە پێم سەیرە هەندێک کەس احتیمال بڵێ کاکە وەڵا ئێمەش هەمومان مسلمانی کورە کاکە ئاواتی مسلمانە هەموو خەڵک مسلمان بێت هەموو خوشکێ باڵاپۆش بێت هەموو خوشکێ قورئان خوێن بێت بەس لە ڕێوڕەوی شەرع وەری بگرە نەک بە ئەهوای خۆت نەک بێی تۆ شتێک بکەی ڕێی شەرع ڕێگای نەداوە یعنی تۆ بڕێ ئافرەتێ بخەرە سەر منبەر لە وتاری جومعە بڵێ کاکە بە ئافرەتیش مافی هەیە ئافرەت بۆ وان وتار نەخوێنن ئافرەت ڕێزی هەیە ئابە و شێوە پیشانی هەموو کەس نادرێت بۆ ئەگەر من لە وڵاتە ئۆروپیەکانە ئەگەر مەلیکەکان و دەسەڵاتدارەکان خێزانەکانیان تەوقە لەگەڵ کەسێکان نەکات مەلیکە ئەڵەوە بە گەورەی تەماشایەکەن وایە کە شایەتەکەم لێرەیە کە ئەو ئەم قورئان خوێندنەیەش کە تۆ دێی ئێمە پێمان خۆشە هەموو مسلمانێک هەموو کەس مسلمان بێ ئەوەی کە خۆر لێی ئەدا لەسەر عەرزە باشە براکەم ئەوە تۆک ببیتە مایەی هیدایەتدانی کەسێ ئەمە لەوە بۆ تۆ خێرترە باسی ئافرەتت کرد بە پرسیارێکت لێ بکەم ئێستا زەرورە لەوانەیە خەڵکێک زۆر بەرگێیەکەوێ ئافرەتێک دەهێنن بە تەنیشتی ئەوەی کە قورئانی پێدەخوێنن کە قورئان کتابێکی پیرۆز و خوێندنەوەی زیکر و عیبادەتە پیشانی دەدەن بەو شێوەیە کە ئەبینرێ لە سۆشیال میدیا ئەمە ڕێپێدراوە وەڵاهی من ڕۆنم کردووە بەڵام دەست خۆش بێ ئەو پرسیارەت کردووە یەکەم کەڕەت لە نیشانەکانی آخر زەمانە کە ئێستا قورئان خەڵک بۆ پارەی خوێنی کاکە گیان ئەمڕۆ سۆشیال میدیا هەندێک جار وەتە کەسابەت بەبەسەر ئینسانی مسلمان نابێت سلعەیەکی کەم بێ بە تۆ کەسابەت بکرێت ڕوونا ئەم قسەمە چی ئێستا بەڕوونی پێتەڵێم مەسئلەی قورئان بۆ دەنگخۆشی شت نییە ئەمڕۆ خەڵک مسابقەی پێکا و دەنگخۆشی و پارە پیاکردن قورئان بەرنامەی ژیانە بەرنامەی ژیانە خوا قسەت لەگەڵاکە یا ئەیوهە الەذینە ئامەنوو یا ئەیوهە الناس دەی باشە من پرسیارەکە بەهیشیەوەی ڕەوانیە ئەو کەسەشی یان نازانێ ئەیکات تۆبەی لێ بکات یان هەر کەس ئەم ئیشەکە بەرنمەیەکی خەڵکی مەشغوڵ کات خەڵکی دوور خاتۆ لە قورئان بۆ لە ناو ماڵی خۆتە پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ لە مزگەوتی پێغەمبەر نوێژە بە هەزار نوێژە ئافرەت لە ماڵی خۆی نوێژکە خێری لە مزگەوتەکە زۆرترە ئەمە حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و ڕۆژتە مزگەوتی شۆ سەفی ئەخیر بۆ ئەو خێرترە تا سەفی یەکەم کە لە پیاوانەوە نزیک بێ ئەگەر لە پشتی پیاوی شۆ نوێژی کرد نەک مەسئلەی دەنگ بلەرێنێتەوە و بیڕازێنێتەوە و وایەوانێ بۆ هەموو دنیا ببیرێ ئیمامەکە هەڵەیەکی کرا مافرەتە بۆ ئێنێ بڵێ سوبحان الله ئەمە چیتایە ئەبێ بدا لە دەستی دەرگایان جیاواز بووە
مامۆساگیان ئەگەر بۆ خێزانەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەرنامەکەت گۆڕی خۆپە وەڵا ضرور و باسی ئەوە ئەگەر بۆ خێزانەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم خوا فەرمیێ لە پشتی پەردەوە ئەگەر پێویستان بە شتێکی ناوماڵ هەبوو پێویستان پێی بوو لە پشتی پەردەوە داوای لێ بکەن ذلك خەیر ئەطهر لقلوبكم وقلوبهن ئەی هاوەڵان ئەمە بۆ دڵی ئێوە و دڵی ئافرەتەکانیش یان کەوا بوو چی بوو بۆ دڵی هەردوو لاتان ئەمە باشترە خواوە ئەفەرمێ یعنی ئێستا ئەگەر وەک وایە کەسێک لە ئێستا ئەڵێ پێغەمبەری خوا ئیمامی متەقینە باش ئەگەر ئیمامی متەقین بێ و ئیمامی پێغەمبەران بێ ئەولاتر نیە ئیمامی عامی خەڵکەکە بێت گەورە بێ و پێغەمبەران ئەکاو بەگەر کەسێک دڵی سەحابە کاریگەری تێکە یان بۆ خێزانەکانی پێغەمبەر بۆ دڵتان پاکترە کە دایکی ماداران ماریانە بۆ دڵی من و تۆ ئەولاتر نییە خوای گەورە فەرمیێ بە نەرمی قسە مەکەن با ئەو کەسەی دڵ نەخۆشە چییە ئەو کەسانە فەیەطمع تەماع نەکەن ئەبێ کەسێک ئێشە دەنگی خۆی بلەرێنێتەوە بیڕازێنێتەوە بە جوانی بیهێنی یعنی بەڕاستی ئەمە هەموو ساڵێکی ڕەمەزان دین کۆمەڵێ بابەت یعنی بەعامەمە هەر لە کۆن و کۆمەڵێ بابەتی نەکەن لە جای ئەوەی باشە ڕەمەزان هەندێک کەسەیە مەمە حرمەتمان بۆ هەموو موسڵمانی هەیە کە ڕێز لە ڕەمەزان بگرێ هەندێک کەسێ لە خۆی لە خەڵکیشی تێکەدات یعنی برایەک بڕادانیشە لەگەڵ خوشیەکە خۆی ڕازاند بێتەوە و قسە بکەن و باسی ڕەمەزان بۆ سەحابە کە نەبێ ئەوە بک بۆ تۆ چییە ئەنجا بگەڕێمە سەر بابەتەکەمان مامۆستا مەحەبەت کابوو ئەو کەسەی کاڵێ لا ئیلاها ئیلا الله ئەم لا ئیلاها داوا ئەکات تۆ هەرم قسەی کێسە کردمان مەحەبەتت تەبێ بۆ لا ئیلاها ئیلا اللهکە لا ئیلاها اللهکە چیت چی ئەگەر ئێوە خواتان خۆشەوێ قل إن كنتم تحبون الله مەرجی خۆش ویستنی خوای پەروەردگار قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله بێ لە سیاسەتەکەت لە بەرنامەکەت لە پۆشاکەکەت لە دانیشتنەکەت بێتاقەت مەبە بەوەی ئەگەر ئێستا تۆ شتێ بۆ من ڕاستکەیت و من نابێ بێتاقەت سوپاسە دوکەم کەوا بوو والذین آمنوا أشد حبا لله باس لەوانە کە خوای پەروەردگار عەز وجل ئەگەر کۆمەڵی خەڵک مرتد بێتەوە خوای گەورە کێ ئەهێنێت فسوف يأتي الله بقوم يحبهم ويحبونه خوای گەورە ئەوانی خۆشەوێ ئەوانیش خوایان خۆ ئەذلة على المؤمنين أعزة على الكافرين ئەوانە بەرامبەر ئیمانداران زەلیلن کەوا بوو ئەم خاڵە چی ئەخوازیێت تەماشاکەن محەبەت ما يحبه خوا چی خۆشەوێ خوای گەورە پێی خۆشە ئافرەت باڵا خۆش بێ خوای گەورە فەرمانی کردووە لەگەڵ کات ئەمری بە هەر شتێک کرد خوای گەورە پێی خۆشە فەرمانی کردووە خوای گەورە کتابەکەی ئەو حکم بکات ئەبێت تۆیش هەوڵی بۆ بدەیت و ئەوەت پێ خۆش بێت نەک پشتی لێ بکەیت خوای گەورە فەرمانی کردووە پێغەمبەرەکەی هیچ شتێکی ڕەفز نەکەی خوای پەروەردگار فەلا وەڕەبیکە لا یؤمنون ڕەفزت کرد و زانیتی پێغەمبەر ئیمانداریت ئەگەر شەجرەی عین کێشەیەکی بچووک بێت بۆیە ئیمامی حەسەن زۆر جوان ئەفەرمێ اعلم أنك لن تحب الله حتى تحب طاعته خوات خوش ناوي هتا طاعتي خواي قولت خوش ناوي يحيى كريم هذا فرمي ليس بالصادق من ادعى محبة الله ولم يحفظ حدوده صاق سيكي مهمة راسناك أو كسي إدبانغ شيء أو أكا خوام خوش أويت سنوركاني خوا ناباريزيت لكارته لكسابته لسياسته لمالداريته لكرين وفروشتنته إنجا إمام وصي برام لو لوازمانه حب باسمان كرد إما درزكاني بيشو وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا همو أمانا كيسا لقل دايكو باوكي شاك بين يشكار روجبكات يعني تخوا بابتك هر شتيك الله قريت برا لدرزو عبرات أقر بيتو أفك برامبر دايكو باوكت بابي بالرايش بن نلي أف يترك ما قول كم ترين قوله أما ما في دایک و باوک ئەمەیە مافی ئینسان ئەمەیە مافیەکە لە حاڵەتێکە کە پیر بۆ هیچ دەسەڵاتێکی بەسەرتەوە نییە کەوا ئەبێ هەموو ئەمانە ئینسان بیکاتە قاڵبی عملی اینجا وەکو باسمان کرد کە محەبەتی عیبادەت اسم جامع لكل ما يحب الله ويرضاه ناوێکە ئەوە دین کە وەکو باسمان کرد بەرنامەیە بۆ هەموو ژیان کە ئەڵێ خوای وما خلقت الجن والإنس إلا ليعبدوني ئەڵێ عیبادەت چییە کە تۆ ڕێەکەی شوشەیەکە ئێستا خەڵکە ئیلتزامی دینی نەبوو کە نابینی چەند ناخۆشە سیارەکە لێ خوڕێت و شتێکی خواردە فرێداتە دەرەوە ئێمە شەرع ڕێگای داوە وەڵای ئەو شەرع ڕێگای نەداوە کە خۆر لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ هەموو بینەر و بیسەرێک و جەنابتان کە خۆر میزیە بکەیت بیبات و نەمێنێ
بۆت نییە لە ڕێگای شوێنی خەڵکی ڕێوبانی خەڵکی دانیشتنی خەڵکیە تۆ ئابەوەش ئیتر لە شەریعەکەەوە بیگرە تا ئەوەی کە خوای گەورە پێی خۆشە لكل ما يحب الله ويرضى پاشان محبەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم محبەتی پێغەمبەریش لا مامانە لە نەواقتەکان ئەتوانین من بیبڕێن ئەڕۆن سەریگەگەڕینی کرد من ئەوە بکەم بەڵام ئەو خاڵە هەر تا بڵێن محبەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم گرنگم هەیە دەربارەی نەواقتەکان بەگشتی هیچیان ماوە خاڵەکان ئەم خاڵانە بەس بە سەریعی خوێن و ڕۆمای لەبەر هەر بکڕ ئوسن و خەڵەکە ئینی باسی ناکەم بەڵام من تەماشاکەم محبەتی پێغەمبەر تۆڵی پێغەمبەرم خۆشەوی صلی الله عليه وسلم پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆشویستنی پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای رب العالمین نەک نەواقتەکان ببوورە ئەوەی مقتضیاتەکە ئابارەکە بەس خاڵەکانی خوێنەوە کابوو خاڵێکی تریش محبەت و رسول الله صلی الله عليه وسلم وطاعت کاکە کاتێ باسی محبەتەکەی بتاعی لەگەڵا بێت بە قسەکردن عیبادەت ناڵێ وریابن بۆ خوای پەروەردگار چی مانوت محبەتی خوا عیبادەی لەگەڵا محبەتی پێغەمبەر تاعی لەگەڵا زۆر دوورن لە یەکۆ چونکە بۆ پێغەمبەری خوا عبده ورسوله بۆ نییە بیپەرستیت ئەبێ شوێنی بکەین بە قسەی بکەین پێغەمبەری خوش بواتەوە خەڵکی تەنها خوای گەورە بپەرستێ خوای پەروەردگار عز وجل محبەتی پێغەمبەری صلی الله عليه وسلم لەگەڵ خۆی هێناوە وانێ أحب إليكم من الله ورسوله ئەوەرە گرنگە کەسێ پێغەمبەری خۆش نەویست خوای خۆش ناوێت کەسێ باوەڕی بە پێغەمبەر نەبوو صلی الله عليه وسلم بە هەر باوەڕی بە ئەدیانەکانی تر هەبێت بۆیە قل أطيعوا الله والرسول أطيعوا الله والرسول فإن تولوا فإن الله لا يحب الكافرين يكسر فرشي پشت هەڵ کەن لەم دوانە لە هەر کاویان ئەو خوای پەروەردگار بێ باوەڕی خۆش ناوێت و ئەو کەسانیش کە حلاوە ئیمان نەبیشن ئەوانەیە کە خوا و پێغەمبەران لە هەموو کەس خۆشترێت أن يكون الله والرسول أحب إليه مما سواه باشە مما سواه جگە لە خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم دایک و باوکمانیتیان نیە خێزان و مناڵمانیتیان نیە کار و کەسابەتیتیان نیە تۆ کەسابەتەکەت حرام کەیت و گوێنە دێتە شەرعەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم یعنی کەسابەتەکەت خۆشویستووە وانە تۆ خاکی خۆت خۆشەوێ خیانەتیشی لێ ناکەی خەڵکی ئەمە لایش نایانیتە سەر ملەتەکەی خۆت بەڵام نایپەرستیت تەبەڕاشەکەی لە هەر کەسێک بیباتە ئاستی خوای گەورە و بیپەرستێت جا لێرە بەڕاستی ئەم تەسلیم بوونە مامۆسای بران باسە و ئاەکەن وما كان لمؤمن ولا مؤمنة إذا قضى الله والرسول أمرا أن يكون لهم الخيار باشە بڕیاری خوا و پێغەمبەر من پشک لە لای خۆمە اختیار هەڵی بژێرمی هەڵی نەبژێرم ئیمانداربی لە پیاوان و لە ئافرەتان ئینسان بۆی نییە ئەم ئیشە بکات بۆیە بەڕاستی یعنیم خی گەورە لێت ڕازی بێت یەکێکی تر لەوەتانە ئینسانە بێت ئاگای لەوە بێت کە خۆشی لە شرکی بچووکیش بپارێزێت لا ئیلا کە پێتەڵچکە کردەوەڵەوە شوێنێتەوە ئەو دەرزی پێش و باسمان کرد بەرنامەی پێشووکە حتا پێغەمبەری خوا فەرمی هەموو قەوم پێغەمبەران ئومەتی خۆیانیان وریا کردوتە سەبارەت بە دەجال لە دەجال زیاتر لێتانە ترسم شرکی خەفیە و لە ڕۆژی قیامەت ئەو کەسانی کە شرکی خەفیەکەن کە ئیتر عیلاقەی بە هەموو شتێک هەیە یان شەیطان ناهێڵێ شەو هەڵسە نیوەی شەو خێریە بکە بەیانی حەزەکە خەڵک پێی بزانێ هیوا هەیە پێش 10 ساڵە زەکاتی داوەتە کەسێ شەیطان ناغڵێ بیباتە قەبرە چەند بێوەفا بوو بە پارەی مزان کۆی تەواو کرد یەک تەماشاکە دەرزێک گەڵی تۆ قورئانێک گەڵی تۆ بە کەسێک وایوانە کە وا پیشان دێکە ماشەڵە مامۆسایەکی باشە و چەند ئیلتیزارێک دوایڵێ کورە بێوەفا بوو کاکە چەندی دەرزم پێ و ئێستا بەخوا هەل لێم ناپرسێ ئەڵێ لە قیامەتە فەرمێ اذهبوا إلى الذين كنتم تراءون في الدنيا فانظروا هل تجدون عندهم جزاء خی گەورە پیانە فەرمێ بڕۆن لە دنیا کردەوەکە بۆچی وە پیشانی خەڵکت داوە چکە ڕیا ئەوەتانە خەڵکەکەیتە شەریک بۆ خوا عجوب خۆت ڕوونە بە ناگاتان لە قسە عجوب سەرسامی بە خۆت دینی ئیسلامی هەموو سەعبات تۆڵی پرسیارێکی مهم باشتی مهمیش دێت دینی ئیسلامیش مەبدەئە پارێزێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی لە ناو هاوڵان بووە هەندێکیان تووشی عجب بوون ئەو سەباتەیان نەما پێغەمبەریان بەجێهێڵا بۆ لەبەرەوەی تاوان شیرازەی ملەتێکەدا لە ئوحودە 15 کەسێک لەو 50 کەسە بە تەویل دابەزین لە بەرزایەکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی دامەبەزن پێغەمبەری ئازیز زامار بوو مەبدەئەکە بنا ئەوە پێغەمبەریان تایە جاری وایە مەبدەئەکە کە تاوان زەرەری بۆ سەرەوە بۆ خواریش هەیە فليحذر الذين يخالفون عن أمري أن تصيبهم فتنة أو آية لە پاشەوە دابەزی جاکەوا بوو ئەمە خاڵێکن جا کردەوەی چاک یەکێک ئەوەی کە لا إله إلا الله داوایەکە و خاڵێکی زۆر زۆر گرنگ الولاء والبراء
أصلي لا إله إلا الله طبعا هو والله مكردوي شاك بس يعبكم بسم الله الرحمن الرحيم والعصر بوم تواوكا خواهي قولا سوين بكات أخوا إذا اشتاقي قرنقا يا چاوەڕوان بکەن بەس خوا بۆ خۆیشی هەوە نیە بڵێن کاکەوە خوا سوێنە خوا بۆ کەس نییە سوێن بە غەیرە خوا بخوا هەوە کاوە خوایە والعصر إن الإنسان لفي خسر إن بو توكيدا الإنسان ألف لامك عن كل إنسان لامك بو توكيدا لامي مزحلقي في أوتريا لباش مو أمانة هركسي وشوار ركنيتيانا به إلا الذين آمنوا وعملوا الصالحات كردوي شاك لمقتضيات وخوازيار وحقي أو لا إله الله كإنسان داواي أكاد ما بس تمشيبو لو جاء ولا أورا أويكتو أوثق عرى الإيمان بهيسترين خلاب دسي فيه وبقرين يوم وقت قيامتي خمان الحب في الله والبغض في الله زعما خلق بو خوش دبيت وايا بو لسياسة السركبية حكمي خوا حكمكات باشە ماڵێن کاکە بۆ بێتاقەتی بۆ مناڵ بە قسەمان ناکە کاکە و شوێنانەی کە خوای گەورە بەخشێتی ئەمە شوێنی زۆر جوانە کاکە لە وڵاتە بێباوەڕەکانیش نییە ناتوانین لەگەڵ ماڵومڵاتە دانیشی خەڵکی دیان دانیشە خەریکی خوا پەنامامدا ئارە خواردن و کۆمەڵێ بابەت هەیە کە تۆ ئەیبینی ئێتە باشە مامە مای غەضەب دابەزینە تۆ بە قسەی خوات کردێتە خوای پەروەردگار عەزە وەجەل ڕەحمی خۆیمان بۆ دابەزێنێت ئێمە هەر هەموو جارڕێ کاکە وڵی ملەتی کورد موسڵمان الحەمدولله سوپاس بۆ خوا ملەتێک بوو ئیسلامی وەرگرت بە بێشەڕ وایە بەڵام ئیسلام ڕزگاری کرد لەوەی کە شوێنکەوتەی فارس و ڕۆم بێت بە تایبەتی فارس دەکەوە بوو ئەم وەلا و بەراءە لا جەنابەت هەر دەستت پێکرد بەرنامەکەوتت ئەوە بۆ بەلا دەست پێ ئەکات بەشێک لە لا إله إلا الله کێمە لایە البراءة من كل ما يعبد من دون الله يعني تبڕاکردن لە هەر شتێک بپەرسێت جگەل لە خوای پەروەردگار بە هەردوو تەرەفەکەی هەم هاوارکردن و قبر و سوێن خواردن و ترس و خەوف و صفاتی خوا بدەی بە غەیرە خوای گەورە هەم یاسا و حکم بدەیتە کەسێک غەیرە خوای پەروەردگار عەزە وەجەل ئەی بەینەکە چییە وەلا و بەراءەوەکەی ئەبێ بۆ خوای گەورە ئیثباتی بکەی ئەوە مامۆستای برام ئەمە کۆمەڵی بابەت زۆر باشە مامۆستا من پرسیارم لەسەر ئەمانە بۆ دروست بوو لەوەی کە ئەمانە لەخۆوە ئینسان نایانزانێت جەنابی مامۆستا کە من بە کلیمەی تەوحید دێمە ناو ئەم دینەوە بۆی بزانم چیم لەسەر پێویستە ئەنجامی بدەم ئەبێ فێر ببم بیانزانم جەلایمە بۆ ئەمە خەڵک چی بکە باشە ینی ڕاستیان بە کورتی وەڵا بە کورتێر پێم خۆت خوا ئەمە جێگای فەخر نییە بۆ ئێمە کاتی خۆیان دێ تعلیق وشتە درا وردەوردە خەڵک بۆی دەرکەوت کە کاکەگیان وڵاهی ئەم باڵاپۆشی ئەم سەرپۆشە منعی علمەکە دەرکەوت زانکۆکان سێرەکەن الحەمدە هەمووی ئەوانە لە ئەوائلی خەڵکەکەن بووە لەبەرەوەی ئاگان لە کاتی خۆیانی ئاگایان لە ڕێزی دایک واکە ئاگایان لە ماندووبوونی باوکێک کە کەسابەتی بۆ کچەکەی سەرکەوتوی بە کوڕەکەی سەرکەوتوو بێت کاتی خۆی ناکوژی ڕێ لە کشی خەڵکی ناگرێت تعلیق نادات کەوا بوو لێرەمە بەسم دەولاوە هاتن تەماشاکەن ئەسێرەکەی حەمدە ئێساوەی کە جێگای فەخرە ئەو دکتۆرانم کە لەخوا ئاترسن ئەوەی کە غەش ناکە ئیشی محامات زۆر زۆر قورسە چونکە ئەگەر یاسات خوێند بۆ ئەوەی بخوێنی وەڵامی بدەیت ئەگەر پێچەوانە بوو لەگەڵ شەرعی خوای پەروەردگار ڕۆی دیفاع لە مەزلوم کەی نەک بیکەیتە سەبەبێک ماڵی خەڵکی بخۆی ئیشی حاکم زۆر زۆر قورسە ئەبێ حکم بیما ئەنزەل الله بکات ناوکو کەسێک بێتە بەردەستی کە پێشی بزانێ حاکمێک لە خوا بترسێ بزانێ ئەمە مەزلومە ئەبێ ئەو حکمە نەکا ئەگەر ئەم بزانێ بۆ لە لای ئیسلام ئەڵێ و حاکمە ئەو قاضیەی نێرێ بۆ لای قاضیەکی تر خۆی بێتە شایەت بووی لەبەرەوە خۆی نابێ بەبێ شایەت حکم بدا وایە چونکە احتمالەوە کە لە خوانە ترسێ سوێنێک بخوات کەوا بوو لێرە شایەتەکەم وتانێ کە ئەم دینە هەر یەکەم کەلیمەی دەست پێ کەڵێ اقرأ فاعلم أنه لا إله إلا الله هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون أسير لما كشان عزيتي بيغمر درا صلى الله عليه وسلم دواتريش لما كوا بريا كوتن لما دينش وازيان لنايرن خو هاتون بو توحيد بو أخلاقي برز غش مكان ظلم مكان مالي خلقي مخوان لقل أوشا في غمر إخوة صلى الله عليه وسلم أسيركاني برأدا أقهر يكيان دها والفيركات كاو دينا باشا وخلق من والله برسياري زور خوشك الشيعة بازيان كامل من خلق أناسب ناسيار أناسب خوانواري هشنية آلي راقات الصينية أوي إيه ولا صيني دوزيت ويهني بلام نا برسياري بكابلي هذه كاكا يعني بزانا من وايوانية الإخوة الرازي أم دينا داوي شيء لمنكات بلام بو أميان زور بس عادي قرتويتي بلام أبيني بو أموري دنيا شاك ما عنده أبي الرواد شانزة سعادنا وسيارية نيوجاكانا كي والله مجال مني سبحان الله قش بني أم موبايلي دستي أزانه
کە زۆریش قورسە یعنی هیچی ناتوانێت مەسرت چۆر بوو یاین بە تایبەتی ئەوانێکی شەهادەشیان بەرزە با کاتێکدان لەبەر بەسم قسەکەی جەنابەت ئەوەی سوود لە کاتەکەش وەرگری ساگیان باسی ناوەقزەکانمان بۆ بکە دوور باوکۆڵێ ئەوەیە بێتە هۆی هەڵوەشانەوەی ئەم کەلیمام شایەتمانە تەسلیم بوونە با بڵێ مامۆسای برام وەڵاهی جارێکان ئەو خاڵەت وڵی زۆر گرنگ بووە ئەیتە دوایی مامۆساوشی بۆ بانکە بەرنامەی لە سەردانێ یعنی بەڕاستی خێر تەگاتوە ئەم بەرنامانە ئینشەڵا هەمووی بۆ خزمەتکردنی خەڵکەکەیە ئەوە ئینسان ئەجری دەسەکەێت چونکە بەڕاستی و خەڵکە بە هەوڵ بدات ئێمە ئێستا جەنابەت ئەو پرسیارەی لە منەکەی من لەبەر ئەوەی خەڵکمان ڕاهێناوە لەبەرەوەی دەستنوێژ بەچی ئەشکێ ئەبینی ئافرەتێکی زۆر بەتەمەن کەسی هیچ خوێنەواری نییە هەمووی ئەزانێت دەستنوێژ بەچی بەتاڵە بێتەوە هەمووی ئەزانێت ڕۆژ و مناڵە گەورەی ئافرەت نییە خۆی ئەپارێزیە لەوەی کە قومی ئاو بخوا بەڵام بۆ ئەزانێت ڕۆژوو بەچی بەتاڵە بێتەوە بەڵام لە هەموو نەواقضێ گەورەتر کە هەڵی وەشێنێتەوە نەواقضی لا ئیلاهە ئیلا اللهە بۆیە من مەبەستمەوە بوو کە خەڵک تۆتە بەچی بیزانێ بە علم بیزانێ بڕە پرسیار بکات یعنی خەڵکەیە هەموو پارێکی بۆ مناڵەکەی سەرفەکە فێری کۆمەڵێشتی بکە خەمی ئێستا کاتی ئیمتیحانات نییە دایک و باوکی وایە بە کوڕەکە لە کوڕم ڕۆژوو مەگرە لەبەر ئیمتیحان هەیە لەسەر ماوگەرمای پارێزیە بەڵام خوا پەنامام دە لە ئاگری جەهەنم تایبەتی بۆ ئەگرێ بۆی فێری بیرکاری بکە شتێکی باشە هەموو ئەوانێکی تایبەتیشی بۆ بگرە بەوەی فێری ئەمان پارێش وەرناگرن ئەوەی با مامۆستانە کاکە گیان تۆم سنتەرانێکە قورئانە لێنەوە حەدیثە لێنەوەی ئەخلاقە اینجا مامۆستاگیان زۆر بەسەریە کە من ئەمیان نەواقض بۆ سەری ئیشارەتی پێکەم لەبەرەوەی کاتێک بۆ نمونە تۆ ئەڵێی خوای گەورەی ئەمەی تەنها بۆ عیبادەت دروست کردووە عکسەکەی کەوتم یەکسەر شرک نەواقض وایوانە کاوا بوو خاڵی یەکەم لە مەسئلەی نەواقض هاوڵدانانە بۆ خوای پەروەردگار دوو حکمی هەیە يعني ناقض يكم الشرك في عبادة الله تعالى وحكمك شون باسكر يكم خال قرآن حكم دنيا من بباسكات إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك باشا دو لا قيامته أو كسيك هاول بو خواي قولا بالريالة دا حكمي لآخرة شيء خواي پروردگار فرمي إنه من يشرك بالله فقد حرم الله عليه الجنة ومأواه النار بالتحقيق خوا باشتي لسر حرام كردوه دەی باشە ئەم تەوحیدەچەند پیرۆزە باسمان کرد بەینی ئەرز و ئاسمان تاوانە بێ خۆت لەم گوناهە گەورانە پاراست بێت لە شرک لە نەواقض تەوحیدەکە لا ئیلاهە ئیلەڵڵاکە بە خاڵسی وتبێتت یعنی ئێستا باسێکم کەوت ئێڵی من ئەڵێم لا ئیلاهە ئیلەڵڵا ئێڵێ لا ئیلاهە ئیلەڵڵا ڕاستکە لەگەڵ لا ئیلاهە ئەهلی لا ئیلاهە ئیلەڵڵات خۆش بێت وانە باوەڕت هەبێ کە محەممەد لەلایەنی خواوە هاتووە لەسەر ڕێوڕەوی ئەو خوا بپەرسە ئەوەی ئەو ئێڵێ هەمووی ڕاستە ئەم قسە ئەوەی ئەو ئێڵێ هەمووی ڕاستە ئەو حکمەی ئەو هێناوێتی هەمووی عەدلە چکە ڕاستی بۆتانە بزانی قەولەکانی بڕیارەکان و حکمەکان هەمووی بە عەدل بزانی اینجا هەر کەسێکە مرد لەسەر تاوان مردبوو مشرک نەبوو ئەوە خوای گەورە خاتە بەهەشت وەکو ئەو کەسێکە 99 سجلی تاوانی هەیە بەڵام لە قیامەتە لا ئیلاهە ئیلەڵڵاکەی قورسترا ئەوە خاڵی دووەم ئێ باشە مامۆستاگیان ئەزانی ئەو کەسانی کە جامە قسێکی زۆر جوان ئەمە چۆن تەبەڕا بکەین من کەسێکم بینی جوان لەم مەسەلە تێگەشت بوو بۆ خۆی وتی تاوەکو ناو نایەن لەبەرەوە کەس گومان بۆ کەس نەبات تاوەکو کەسێکی نزیکی وتی تاوەکو مرد هەرچی پێمەوە شەو بڵێ لا ئیلاهە ئیلەڵڵا هەر کوفریە کرد تەلەفۆنی گوتی کاکەمەچی کاکە گیان مەخەنە قەبرستانی مسلمانان نوێژیشی لەسەر مەکەن مەیشی ژۆن کفن و دفنی بۆ مەکەن زۆر جارەیە پێغەمبەری خوا فەرمیێ لە هەمووش زیاتر لە ئومەتەکەم بترسم ئەئیمەة المضلین ئەو پێشەوانە کە خەڵکی گومڕاکەن کابرا جاری وا هەیە تا ئەمرێر باوەڕی بەخوانی و پێکەنین و گاڵتەکردن و تعلیقدان بە هەموو ئیسلام اینجا احتمالە جاری وا هەیە تێکەی مامۆسایەک دانیشتە کاکە ئەو لە ژیانە بوو لە لا ئیلاهە ئیلەڵڵاکەی تو ڕەفز کرد بوو ڕازی نەبووی تۆ لە سەرسەری ئەی فڵانی کوڕی فڵانی ئێستا مەلایکەیەک دێت تۆگەر لەخوا بترسێ ئینسان ئەو کەسە نەکفری کرد نەدفنی کرد و ڕۆژ لە شوێنی خستێ ناو چاڵ ڕوونا بینتە شتە بێ وەکو خۆی ئیشارەتی پێ بکرێ ئێساتە شتەکانیان گۆڕیوە ناوی عارەقیان گۆڕیوە کەسێک لەگەڵ ڕێزم ما لە شەرعەڵێ ئەڵێ لیواتە ناشرینی کردە لەبەرەوە قیزەون بێت قیاداتی مسلمانان و زانای مسلمان کەسێ خۆی بکوشێت کافر نابێ ئەگەر مسلمان بێت
مەسنوێژی لەسەر ناکەنە بەرەوە خەڵک بزانێت ئیشەکە قیزەوەندە ئەوە بێشتەکان قیزەوەن مامۆساگیان ئەمە خاڵی یەکەم کە ئیشارەتمان پێکرد نەقڵی دووەم زۆر بە سەریع مامۆسای برام جا ئەمانە کە زۆر شتەڵەگرن بۆ چییە قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله دین ژیان و مردنە نوێژ و سەربڕین ئەبێ هەر بۆ خوای گەورە بێ لا شەریکە لە ئەمە خوا بە پێغەمبەری خوا فەرمی وا فەرموو جاکاو ئەسیرێکی مانی هێنا لە ئیمانیێنانەکەی چی بڵێ باشە فەرمووی اللهم إني أتوب إليك ولا أتوب إلى محمد خوایە من ئەوە تۆبەکەم بۆ لای توێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی حەقی ناسی کە بۆ ئەهلی خۆیەتی تۆبە بۆ لای خوایە بۆ لای پێغەمبەر نییە صلی الله عليه وسلم ئەو خاڵش باسمان کرد کە کەسێک شەیطانی نەکا کافرەکان نیانەوە داینسە خەڵکی وایە مولحدە لە کافری زەمەنی پێغەمبەر صلی الله عليه وسلم يعني ما نعبدهم إلا ليقربونا إلى الله زلفى ئێمە ئەم بتانە ناپەرستین لەبەر یەک شتەی پەرستین لەبەر ئەوەی لە خوا نزیکمان کاتۆ بۆ هەر یەکێ سەبەبێکی بووە بەردێک بوو لەبەرەوەی ئەوەنە نانیان دابووە حەجاجێتەن بەردە پیرۆزە کەسێک بووە خزمەتی حەجاجی کرد مرد ڕۆشتن بە دەور خەبرەکەی عیبادەتیانەکەن ئەم پیاوە پیرۆزە کاوە بوو هی پێش ئیسلام کاوە بوو لێرە وتیان کاکە ئێمە پیسین تاوانبارین بە بەینی ئێمە و خوا یەکێک لەوانە خەڵکێک وا بزانێ بەینی خۆی خوا واستەی پێویستە و لە قەبرێ بپارڕێتەوە ئەوەشە لا إله إلا الله هەڵ ئەوە شوێنێتەوە کەوە خوای گەورە فەرمی ولا تدعو من دون الله ما لا ينفعك ولا يضرك فإن فعلت بە پێغەمبەری خوا فەرمی حاشای پێغەمبەری خوا شتی واکات ولا تدعو لا إناهية تدعو فعل مضارع مزومة من دون الله ما لا ينفعك ولا يضرك سودت بيناغيني كاو بتو دسي من دسي خزمة كما قرن بتمنى خوينا وين لهم دس ما شكم أم إشيتو أي كي قرآن ريقاي اللي قرتوها بخوا يعني من اللي درس بوشتي كباسكم شيء عوامانا دوستي كي الحمد لله برايك الحمد لله من زور سقم بيديك الحمد لله لينا وتي خزمي كمان راوسي كمان زور لي بارامو بەتەمەەن بوو خوێنەواریش نەبوو کە هاوار نەکاتە غیرە خوای گەورە ئەم قەبرە و ئێمە ئالەبەیتی پێغەمبەرمان خۆشەوێ صلی الله عليه وسلم بەڵام ئالەبەیتیە کە بەڕاستی شوێن کەوتوی پێغەمبەر صلی الله عليه وسلم نەک ئەو خەڵک صلی الله عليه وسلم نەک ئەو دەست درێژ کاتوو لەسەر پارەی خەڵکی بژێت و خۆی بە گەورەتر بزانێت و تاری جمعە نەخوێنێت و بڵێ کاکێ بڕۆن بۆی ئێمە ئەگەینە فریاتانەوە ئەوەی لەگەڵ من نابێت لە بەهەشتە و هیواهی قسە بە هەندێک لە هاوڵانی پێغەمبەر عەلەیهی صلی الله عليه وسلم تۆ بڵێ نا ئالەبەیت کاتێک یەکێ لە سەحابەکان عالم و ئیبن عەباس ڕەشماڵی ئەسپەکەی بۆ گرتبوو وتی وازی لێ بێنە فەرمی ئەمە ڕێز لە عولەما ئەگرین ئەویش دابەزی دەستی ماش کرد فەرمی ئەمەش ڕێز لە ئالەبەیت ئەگرین ئالەبەیت وەسیەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم نابێت چیش بێت زەکاتیش نابێت وەربگرن شایەتەکەم لەمە ئەمینم بۆ چییە ناوتی وڵی زۆر لێ پاڕیابەوە وتی قەدەری خوای پەروەردگار عەزە وەجەل وەفاتی کرد هاتە خەوم وتی لە هەموو شتێ ڕزگارم بوو لەوە ڕزگار نەبوو کە تۆ ئەدوت داوا لە غیرە خوای پەروەردگار مەکە ئەمە دینەکە پێغەمبەر صلی الله عليه وسلم خوا وامان پێ ولا تدعو من دون الله داوا مەکە لە غیرە خوای پەروەردگار اینجا لێرە ئەم قسەکە من ئێمە ئیشارەت پێکەم بەسم چی وتی خەو لە ڕووی شەرعی و براکانم حوجە نییە ئیمامی عومەر ئەو سەحابانە هەموو ئەو شتانەی کە ڕوویدا ڕوونە قسەکەم ئەگەر وا وایە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دوای مردنی تەوجیه بدایە بە خەڵکی وایسە خەڵکی وایە نوێژ ناکات پێغەمبەری خوا فەرمی لێرە نوێژ بکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باشە هاتە خەویانت کاکەگیان ئەوەتان ئەمەت لەسەر حەقە ئەمە وا مەکەن ئەوە وا بکەن کە خلافی گەورە هەبوو کە ئیجتیهاد بەڵام ئەم قسە بە هەر ئەیکەم قێنا بۆ بەنامەکە چی بوو شایەتەکەم ئیمامی عومەر فەرمووی ئەی پێغەمبەری خوا خۆزگا لە ناومان ئەوەی لەبەر ئەوەی کاتێ ئیجتیهاد شتێکی گەوراتە پێشەوە ئیمامی عومەر ئەویست سەحابە کۆ کاتۆ پرسیار کە ئەیتێ پێغەمبەری خوا ئێستا بۆمان حەل ئەکات مامۆستاگیان خاڵی سێهەممان لە ئەوەیە کە لە نەواقڵی لا إله إلا الله هەر کەسێ مشرک و کافر بە کافر نەزانێ باشە براکانم یعنی چی لا بابێم لەسەر بێم بڵێ یەهود و نەسارای غەریبتانێتی خەڵکیڵێ یەهود و نەسارا چییە ڕۆنە بەهەشت لە دوای طبعاً یەهود و نەسارایی عەهدی خۆی کە بەڕاستی شوێنی پێغەمبەر موسا و عیسا کەوتو بوون ئەهلی باشن بەڵام دوایەوە تەورات و ئینجیلیان تەحریف کرد شێواندیان وإن الذين آمنوا والذين هادوا إن الذين آمنوا والذين هادوا والنصارى والصابئين من آمن بالله واليوم الآخر وعمل صالحا فلهم أجرهم عند ربهم أما علماء فرمون ئەوە هەر یەکێ بۆ زەمەنی خۆی و ئەو ئیمانە بێنن لە دوای هاتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو ئیمانەی کە باوەڕبوون بە محەممەدی تیابێ شوێن کەوتوی قورئانی تیابێ ئێستا هەر کەسێک بە یەهود و نەسارا
ئەمە خاڵێکە بێ ئاگام لێ بێ ئەوەی کە کافرێکی ڕسمیە مشرکە ئاگرپەرستە وانە بودیە کافر مانگاپەرستە کافر بە کافر نەزانی ئەوە چییە؟ ئەوە خۆی کافر ئەبێ بۆ لەبەرەوەی بێباوەڕ بۆ بەرامبەر ئەو ئاەتانەی بە کافریان ئەزانێ بەڵام مسلمانی نوێژەکە ڕۆژوو ئەگرێ وانە زەکات ئەدا هەموو غەمی مسلمانانە ماندوو ئەبێ لە ئوموریەکە لە لای ئەو کوفرە ئەمە بە کافری بزانێ ئەمە بەدبەختیە وایوانە ئەمە خوێنی مسلمان ئاسانەکە ئەمە بۆ چونکە لە سێشت نەبێ قل أبي الله وآياتي ورسولي كنتم تستهزئون لا تعتذروا قد كفرتم بعد إيمانكم لوانيك زور جوانا فرميت سفر حوالي فرميت أمانة مجالي تانية أمانة استغفر الله استهزاء وقالتك كدون تنقيص بخوا وبيغمر القرآن بلام أبي ترخوا بقوراء أزاني بلام بحلا لمسألة يقشتوها يان تأويلي كدوه يان خير أو هلايا ئەو هەڵەیە بە ئەمشتە بە کوفر ئەزانێت بۆ ئێمە بەسم کافر بە کافر زانین ئەو کافرانەیە کە غوبار لەسەریانی و ئەمەر بە ڕون و دیارن خەڵکی وامان وی کاکە وڵی من بۆ نمونە مەسیحیش نەسرانیش یەهودیش بە کافر نازانم ئەمە مبالغەیە لەبەرەوەی تۆ ڕاکەی لەبەرەوەی بڵێ کاکە وڵی من کەس تەکفیر ناکەم دینێ تەکفیری تیانە بێ دین نییە هەموو علەما باسییان کردە بابی مرتد چۆن دەستنوێژەڵەوە شێنێتۆ بەیانی تا وەکو سعات 5 دقه پێش نوێژی مەغرب هیچ مەخۆ ماندوو بە کرێکار بە ڕێبوت نییە 5 دقه پێشەوە ئاو بخۆیت خی گەوری لێت وەرناگرێ جا ئەوەی کاتەکە تەواو بوو ئەو باسم کردە الکوفر بالطواغیت تاغوت چییە؟ كل ما عبد من دون الله هەر شتێ لە غەیرە خوا بپەرسێت ئەوە ئینسانە بێ بێ باوەڕ بێ پێی وكل من عبد و هەر شتێکی هەر کەسێکیش بپەرسێ و خۆی پێی ڕازی بێ ئەوە لە مانە ڕئیسیەکانی لا إله إلا الله کە عولەما ئەفەرمون تەخلیە و تەحلیەی گرتەتە خۆی وتیان باشە تەخلیە چییە؟ فەرمیان نەفی عیبادەت بۆ غەیرەخوا عیبادەت نابێ بۆ غەیرەخوا بکرێ تەحلیەش ئەبێ ئیثباتی کەی بۆ خوای پەروەردگار و خاڵیەکی تر باسمان کردووە من اعتقد أن غير هدي النبي صلى الله عليه وسلم أكمل من هدي هەر کەسێ باوەڕی وابوو بشریعەت و ڕێگا و منهجی غەیرە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لەی پێغەمبەری خوا باشترە یا یەکسانە پێی ئەگەر گاڵتەکردن بە سیواکێکیش بێ وریابن بزانی ئەمە ئێگەر گاڵتەکردن بە باڵاپۆشی بێت ئەگەر گاڵتەکردن بەوە بێ بڵێ کچ بۆ دووجاری کوڕ ئەبات ئیتر کە خوای گەورە لێت ڕازی بەخوا هەر نمونەکە زانایان ڕیشیان هێناوەتەوە کە بۆڵە کاکە ئەم ڕیشە چییە؟ نا ئەو ڕیشە برای بەڕێزم ئەگەر وایە تۆ بڕۆ هەم قسە هەر شتێکی زۆر جان تێناکە ئەگەر وایە تۆ کەسێک بە ڕیش و هەڵە بکات خۆجاری وایە کەسێک هەر ڕیشدا ئەنێ و نەیاری ئیسلامیشە تۆ بە ئیمان و ئەخلاق و هەڵسو کەوتی وە قیاسەکەی ئەگەر وایە ئەو زانانەی کە خۆیان ئەفرۆشت قسەش بە زانا بڵێ ئەو دکتۆرانەی خۆیان ئەفرۆشن قسە بە دکتۆریش بڵێ ئەو سەرکردانەی خیانەت دە خاکەکەن قسە بە هەموو سەرکردەیەکیش بڵێ کەوا بوو ئەوە قسەکردن بە سنەتی پێغەمبەر یەکێکە لەوەی کە دین هەڵەوەشێنێتەوە بغض ڕقبوون لە یەکێ لە سنەتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەمەرجە بزانی سنەتە و ڕقت لێ بێت ڕقبوون بەڵگەشمان لەسەر ئەمە چییە؟ برا بەڕێز خوای پەروەردگار عەزە وەجەل کە ئیشارەت دەکات ئەو کەسانەی کە كرهوا ما أنزل الله فأحبط أعمالهم قرآن وسنتش ذكر إنا نحن نزلنا الذكر ذكر إجماعي لسالة ذكر بتنا قرآنية خواص سنتش باراستوه أطيعوا الله وأطيعوا الرسول فإن تنازعتم في شيء فردوه إلى الله والرسول كابو بغزان دني شتي لا شريعته أيشبه مانشي وبلا برزا كانم هنا وخالقي تريش مسألة سحر كفر أقاتان لما بي من زورم بي سيرة عندي كنال مالانا قرين يقول لا إمام مسايق إن شاء الله سحر نية يقول أنا فرمي يعلمون الناس السحر سحر علمه يعلمون فعل مضارعة باسم فاعل معلمة يفرقون به بين المرء والزوج حديثي صحيح في غمر صلى الله عليه وسلم لأمور دنيا وديابة ايش إنسان لدينا بات دروا يعني سحر كفرة بو فرميشي فلا تكفر قرآن فرمي الله أما طبعا خواهي قربوا امتحان دو ملايكين ناردو خلقي فيري سحرك أو فرميشي أما في اثنين فيري مبن فلا تكفر هالدقي قرآن فرمي مسألة سحر كفر وخالق خواهي قرب هذاش داتو إن جا ولاء بشتيواني لكافر حسكي كافر سرقوا يتسر مسلمان دوستايتي كافر وكويك بون من الغزر ريدا حر زور وزور بو
أو مسألة بابتك أخوي رب العالمين عز وجل أفرمي يا أيها الذين آمنوا لا تتخذوا اليهود والنصارى أولياء خوشويس أولياء بشتيوانية أولياء سرخستنا بعضهم أولياء بعض ومن يتولهم منكم فإنه منهم أو بشتيوانيان كان لو أنا يترك أخوي أمن لما رنت لها هو بويا منصق التواب من بيك دقائق والله مي أمبرسان بيتو كاتكلم التواب هر أم خالق قلتش هر كسي بزاني غير هر كسي بزاني لدواء هاتني بيغمر كسي كيا أو بوي هي وكو خضر شوين شريعتي محمد المصطفى نكذا هر كسي قناعتي وابي أو الذين بيدرج بو نبروي بيغمراني بيشو بو أمتي يقبون بيغمر مصابو أمتي خوي هات بو خضر لأمتي أو نبو فرما مصابي بيك دقيقة أجر بيم بلي جناي مثلا لم هم موضوعه بتابتي أماني بدوهيان باست أولويات أويا إنسان تشابي لخوي به وري خوي به يعني تشابي للدري خوي به وتد بيك دقة أجر بكري يعني. أجر بكري أيضا ذلك كان بقى أول شيء صار كان كفري إعراضي اشتيا كسي باوري بخوا بالروج دياو قيامت هي بلام حيج حساب ودينك أنا نيجنا الروج جادي دينش ناقد أو بشتال كذن لو برنامج إخوان نارديتي خواي قرأ فهمي يا أيها الذين آمنوا قوا أنفسكم وأهليكم نارا يكم شد بربرسياري برنامج نفسي خود بو چونك جاري وقت هول أدي مسؤولي كلكم راع وكلكم مسؤول عن رعيتي والله ما بيني كركت بقصدناك بهوي كركته خود لنا ونادي بهوي كركته فقيري قبولك حرام ناخوي رونا أفرد بهوي ميردكي وقيامتي خوي ناسو تينيت پێشە ئینسان لە خۆت و دەست پێ ئەەکەی پاشان ئەم بابەتانش باسمان کرد بەڕاستی بابەتی ئەهلی علمە مەسئلەی کێ کافر و کێ کافر نییە قاضی حکمەداتە سەریە ئیستیتابە ئەکرێت ئەبینی بزانم ئەو کەسە ئەو ئیشەی کردووە جگە لەو سێشتەی ئیستێزا و گاڵتەکردن بەخوا و بە پێغەمبەر و بە کتاب بزانم ئایا ئەو لە مەحەبەتی خوایە کردوێتی لە مەحەبەتی خوایە کردوێتی تەویلی هەیە نەخوێنەوارە و تەقلید ئەکات ئەمانە عولەماوی باسیە نەخێر ئەمە بە ئیکراه بە زۆر پیان کردووە خۆڕوونە براوەزەکان نەخێر هاتۆتە سەر زبانیە هاکە ئەو عەبدەی کە وشترەکەی ون کرد فەرمی اللهم أنت عبدي وأنا ربك ئەوە سەبق اللسان بوو ئەو کەسەی کە خۆی سوتانوتی بەڵکم خوا نەتوانێت زیندوم کاتۆ شک بوو لە قودرەتی خوا ئەمانە بابەتێکی ترن کە پێوتێ مەوانە ئەو بۆیە کۆتا قسەکەم ابن تيمية فەرمێ نحن لا نكفر ما يعبد قبور الصالحين حتى تزال شبهتهم وتقام عليهم الحجة كحوار كردنا قبر شركي أكبر بلام أما خوێنەواری نییە نازانێ مامۆسایە واتێکی عندە لەخبەر خۆشەویستی خوا واکە ئەوانەی زەمەنی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەر لە ناویان بوو لە دژایەتی پێغەمبەر وایە کرد ئەیانزانی ئەوە پێغەمبەر ئەم لە خۆشەویستی پێغەمبەرە واکە بەڵام ئیشەکەی هەر کوفرە نابێ کەم تەماشا بکرێ یەک کەس لەسەر عەرزە نەیکە ئەبێ مامۆسایان هەردوو بارەیکەنەوە لەبەر ئەوەی شەیطان ئەوە خەڵک تووشی شرک بێت ئێمەگە داوا بکەین لە بەڕێزانە گردمان نازاکەن کاتەکەمان یەک سعات لەگەڵ جەنابەت زەرور بوو کە بگەینە کۆتایی وڵی ئەوانە نازە من سوشتیشم زۆر پەڕاندەوە نەبوو بڵێ وەڵامەکانی پرسیارەکانی ناو دڵی ئەوەی دابێتەوە من شتیشم زۆر پەڕاندەوە نەبوو بڵێم کاکە وڵی ئەمە وانە بوو بابەتەکە زاباتەوە ئینشاءڵڵا ماندوومان کردی و ئینشاءڵڵا هیوادارین ئەوەی کە ناتوانێ و کاتی نییە و نەیتوانیەوە تا ئێستا بچێتە خزمەت مامۆستایەک لێرەوە شتێک فێر بوو بێ شتێکی وەرگرتی بێ بەوە یاکەداری ئیمانەکەی بێ والله من آخر قسم پێغەمبەری خوا فەرمی ڕۆژێ دێتە سەر ئومەت مەبەیانی مسلمانە ئێوارە کافرە ئەمە لە زەمەنی فیتنە ئەژین ئێستا بەهۆی ئەم سۆشیال میدیاوە هەموو شتەکان هەموو شوبهات و کوفر و شەهوات دێتە ناو باخەڵیشمانەوە کامە نیشانێکی عالمی آخر زمانێک ئالەم زروفە ئەترسم ئینسان حەریص بێ لەسەر دینی خۆی بزانێ دین لە کێ وەرئەگرێت تێکەڵی کێ ئەکات ئاگای چکە دنیا هەرچۆن بێ کۆتایی پێدێت بەس قیامەت خوا پەنامامداد کۆتایی نایە خەسە جەزاکەڵڵاو خێرا بەڕێز مامۆستاد لێر گەرمیانی بانخواست کە لەگەڵمان بوو لە سێڵقی ڕابردووی بەرنامەکەمان جەزاکەڵڵاو خێرا خۆپاداشتی ئەوەش باتەوە مامۆستانی بەڕێز تشێکتان هێناوە ئامادە بوون ئینشاڵڵا مەئجورن پاداشی خۆتانتان وەرگرتەوە لە مەجلیسی خێر و زیکرا دانیشتون بینەرە عەزیزەکان وەسپاسی ئێوەوە لەگەڵ هاوکارانم تیمەکەی کاگەهاریان کە زۆر ماندوو بوون و جەنابی مامۆستا سپاسی کردن منیش لە کۆتایی هەر سێ ئەڵقەکەی سپاسیان دەکەم خەبەرداشیان باتەوە ئینشاءڵڵا ئەوانیش ئەهلی خێر و چاکەن دێینە کۆتایی ئەڵقەی ئەمجاری بەرنامەکەتان تا دەرفەت و بەرنامەیەکی تر پێتان نەگەینەوە
بەخواتان ئەسپێرین. والسلام عليكم ورحمة الله وبركاته.